دوو هەفتە جارێک بەڕێوەچی لە ڕۆژی سێشەمماندا تەوەری ئەو جارەمان سیستەمی ئەم جارەی هەڵبژاردن و چارەنووسی حیزبە بچووکەکانە بۆ ئەم جارە میوانداری بەڕێز هەڵشۆ عەبدولفەتاح شارەزا لە بواری هەڵبژاردنمان کردووە. سەرەتا چەند خولەکێک ئەدەین بەپێی کاتیوی چەندی ویست ئەیدەینە کە کەڵشۆ لە ئەوەی بابەتەکەمان بۆ ڕوون کاتەوە. دواتر بەڕێستان هەر سەرنجێکیان پرسیارێکتان لەسەر قسەکانی کاکەڵشۆ هەبوو ئەوە دەرفەتانە دەم قسەی خۆتان بکەن. فەرموو کاکەڵشۆ. سڵاو ڕێزمێ بۆ هاوڕێیان و هاوکاران، سپاس بۆ ناوەندی میدیایی ستاندارد بۆ ڕەخساندنی ئەو دەرفەتە. لە ڕاستیا بابەتێکە کە گرنگە لە ئێستا قسەی لەسەر بکرێت چکە لەبەردەم هەڵبژاردنێکین کە جارێکی کاوەکو هەموو جارەکانی تر سیستەمی جۆری هەڵبژاردنەکە توانین بڵین لەگەڵ هەڵبژاردننی پێشوە گۆڕاوە کە دوایین هەڵبژاردن لە 10 ئۆکتۆبەری ساڵی 2021 هەڵبژاردننی پێشوەختە بەڕێوە چوو. بۆیە لە ڕاستیە ئەم جۆرە گفتوگویانە پێویستە و داوای لێبوردنمەیە حەزمە کرد ڕوبەڕوو وایە، بەڵام ئێتر دەرفەت و کاتەکە بەو شێوەیە گونجاگەرنا بێگومان بە شادبوون بە دیداری هەرێکە لەو هاوڕێ و کارانەی کە لێستا گویان لێمانە تام و چێژێکی ترێ و بێگومان بابەتەکەش چێژێکیە و هەوڵین ئینشاڵڵا تعویزیەوە بکەینەوە کە بە ئۆنلاینە. بەڕێزان، بابەتەکەی ئێمە ئەم شەوەی کە تەرخان کرابوو بۆ بەندە لەسەر هەڵبژاردننی ئەنجومەنی عێراق و ئاستی کاریگەری لەسەر بەدەستێنانی کورسی بۆ پارتە ئەو پارتانەی کە ژمارەیەکی دەنگی دیاریکراویان هەیە. لە ڕاستیان بۆ خۆم هەوڵایم بەردەوام ئەو دەستەواژێ بەکاربێنم چکە بۆی نەبێتە جۆرێک ئەوەی ترکە خوانەخواست ئیستفزازیان ڕۆڵ بەکەمبینینی ئەو پارتە سیاسیانە، چکە لە ڕاستیە فرەی سیاسی هەمە جۆری بوونی ئایدۆلۆژیایی هەمە ڕەنگ و هەمە چەشن و هەمە جۆر خاڵێکی ئیجابی هەر کۆمەلگایەکە جاگەر بێگومان بتوانرێت بە شێوەیەکی دیموکراسی و مەدەنیانە جیاوازیەکان ڕێک بخرێت. تەبیعی هەڵبژاردننی ئەنجومەنی نوێرانی عێراق لە دوای بڕیاری ئەنجومەنی وەزیران کە بە هەمانگی و هاوکاری لەگەڵ کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق ڕۆژەکەی دیاری کرا کە 11 مانگی 11 ئەم ساڵە کە ساڵی 2025 و ئەم هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی عێراقە. کۆی کورسیەکانی ئەم ئەنجومەنە معلومی جەنابتانە 329 کورسیە، 320 کورسی گشتیە، 9 کورسی بۆ کۆتای پێگاتەی نەتەوەیی و ئاینی تەرخان کراوە. بێگومان ئەم کورسیانەش دابەش کراوە بەسەر پارێزگا جۆرا جۆرەکان وەکو بەغداد، نینەوە، دهۆک، هەولێر، واسط، کەرکووک. ئەمانە هەریەکە بە ڕێژەی جیاواز ئەو نۆ کورسیەی بۆ تەرخان کراوە بۆ پێگاتەی نەتەوەی و پێگاتەی ئاینی. جۆری سیستەمی هەڵبژاردنەکە سیستەمی نوێنەرایەتی ڕێژەییە و کە گۆڕینی دەنگ بۆ کورسی بە دابەشکاری ساندیگۆی هەموارکراو ئەکرێت کە بێگومان پێوترێ 1.7 تا ڕادێک دەتوانم بڵێم داهێنراوێکی عێراقا و عێراق لە پێش هەڵبژاردننی پێشوەقتی ئەنجومەنی نوێرانی عێراق لە ساڵی 2021 کاری بەم سیستەمە کردووە و لە دوای ئەوەی کە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێرانی عێراق لە ساڵی 2021 هەڵبژاردنەکە دابەش کرا بۆ 83 بازنەی هەڵبژاردن، بەڵام لە ساڵی 2023 جارێکی تر ئەو یاسایە هەموار کرایەوانێ هەم یاسای ئەنجومەنی نوێنەرانی عێراق هەمیش یاسای ئەنجومەنی پارێزگاکان لە عێراقا
بەو شێوەی لێکرا کە سیستەمەکە نوێتی ڕێژەی بێت و 18 بازنەی هەڵبژاردن بێت لە هەمان کاتی شاد سانلیگۆی هەموارکراوی 1.7 بێت. بێگومان هەموو سیستەمێکی هەڵبژاردن ئێمە سێ جۆر سیستەمی هەڵبژاردنمان هەیە کە بە خێرایی بەسەریا بڕۆمشکە لە ڕاستیاوە کات و دەرفەتێکی زۆرەوێت لە وردەکاریە بەڵام یعنی چانسێکی کێش ئەوەش هەیە کە بە خێرایی بەسەریا ڕۆم بەڕێزان و هاوکاران لە ئەندامان لە ئاستێکی نخبەیی و باڵان بۆی کە لە سیستەمەکان تێبگەن سێ جۆر سیستەممان هەیە ئەوانیش سیستەمی زۆرینە سیستەمی تێکەڵاو لەگەڵ سیستەمی نوێنەراتی ڕێژەی تەبیعی هەر یەکە لەمانە بگریت لە قوپۆپی لێبێتەوە کە دوجار لە چوارچێوەی 12 جۆریانە کۆ ئەبێتەوە لەژێر چەتری ئەم سێ سیستەمەیە هەر یەکە لەم سیستەمانە بگریت ڕاستە و خۆ تۆ دوو لاکێشت بۆ دروستەوێت لایەکیان کە پێی وترێت لایەنە باشەکانی ئەو سیستەمی هەڵبژاردنە لایەکیشی بەرامبەری پێوتێت لە خراپەکانی ئەم سیستەمی هەڵبژاردنە سیستەمی نوێنەراتی ڕێژەیش ساندیگۆی هەموارکرا و کۆمەڵە لایەنی بە هەمان شێوەی سیستەمەکانی تر لایەن کۆمەڵک لایانی باشی کۆمەڵک لایانی خراپی هەیە بێگومانێکێک لەو لایەنە باشانەی کە ئەم سیستەمە هەیەی ئەوەیە کە بەتایبەت لەمەی عێراقا لە پاڵ دەنگدان بە لیست ڕاستەوخۆ دەنگ ئەدرێت بە یەکێکیش لەو کاندیدانەی کە خواستی خوازراوی دەنگدەرە بۆیە ئەمە یەکێکە لە باشەکان جۆرێک لەوەی کە کاندیدی ژارێکی کە ئەکەوێتەوە بەردەم خواستی دەنگدەر کاماتوان من بۆ خۆم بەلایەنێکی باشی ئەزانم وە لە پاڵ ئەوەیە کە ئەم سیستەمە هەیەی کاتوانی بە تایبەت بۆ ئەو هێزانەی دەنگیان کەمە بە سلبی بیبینیت ئەوەیە کە ئەم سیستەمە تا ڕادەیەک لە بەرژەوەندیە و هێزانە نییە کە ژمارەیەکی دەنگی مەحدودیان هەیە چکە ڕاستە مەسەلە بازنەی هەڵبژاردنەکانمان لەسەر ئاستی پارێزگایە عێراق 18 بازنەی هەڵبژاردنە بێگومان 19مین پارێزگا کە هەڵەبجەیە لەبەرەوەی یاساکە تاوەکو ئێستا هەمووان نەکراوەتەوە ئەو کاتە هەڵەبجەش لە چوارچێوەی پارێزگای سلێمانیە بوو بۆیە هەڵەبجەشە لەسەر پارێزگای سلێمانی مەحسوبە کە کۆی کورسیەکانی دیاری کراوە بە 18 کورسی بێگومان کۆی کورسی هەرێمی کوردستان 44 کورسیە کە 18 سلێمانی 15 هەولێر 11 دووە کە ئەمە کۆی کورسەکانی هەر چوار پارێزگاکەیە کە 44 کورسیە ئەگەر لە ڕووی نەتەوەییەوە سەیریکەیت کورد ئەم 44 کورسیەی مسۆگەرە یعنی تەحسیل حاصل دابش ئەبێت لە ناو هێزە کوردیەکانە کە کێبرچەی بەدەسێنانی دەنگەکانەکەن بەڵام ئەوەی کە کێبرچیەی لەسەرا هەم بۆ کورد هەم بۆ نەتەوە جیاوازەکانی تر وەکو تورکمان بە تایبەت لە پارێزگای کەرکووک وەکو نەتەوەی دیکەی عەرەبیش هەر چوار پارێزگای کەرکووک نەینەوا کە مووسڵ و سەلاحەدین لەگەڵ دیالە تەبیعی کورسیەکانی ئەم چوار پارێزگایە بەو شێوەیە تەوزیع بووە لە مووسڵ 31 کورسیمان هەیە لە کەرکووک 12 کورسیمان هەیە لە دیالەش 14 کورسیمان هەیە و لە سەلاحەدینیش 12 کورسیمانەیە کە کۆی کورسیەکانی ئەکاتە 69 کورسی ئەم چوار بازنەی هەڵبژاردنە تەبیعی گفتوگۆ هەرە قوڵەکە هەرە دیارەکەوەی کە ئایا وەڵامی ئەو پرسیارە بینەوە هێواش یاش بچینە سەری ئێمە وتمان ئەم سیستەمە کەمتر لە خزمەتی هێز و لایەنە سیاسیانایە کە دەنگەکانیان مەحدودە دیاریکراوە واتە لە بازنەیەکی دیاریکراوە بە نمونە هێزێکی سیاسیە لە بازنەی پارێزگای سلێمانی
10,000 15,000 دەنگی هێناوە وا دایبنێ بێکمان دوای بەوردەکاری ئەسمە سەری ئەمە بۆ لە بەرژەوەندی نیە بە پلەی یەکەم ئەوەیە کە ئەم سیستەمە شێوازی دابشکردنی دەرهێنانی کورسەکانی لە دەنگەوە بۆ کورسی بە سیستەمی نوێراتی ڕێژەی کە دابشکردنی 1.7 دەکرێت بە ئەمە زیاتر ورکەینەوانێ نمونەیەک لەسەر یەکێک لە پارێزگاکان بێنینەوە کە بە نمونە پارێزگای هەولێر وەرەگرین ئێمە بۆ ئەوەی کە ئەم نمونەیە وەربگرین و نمونەیەکی واقعی بێت پێویستمان بە ئەنجامی هەڵبژاردنێکە کە بێگومان جەنابتان ئەزانن دوایین هەڵبژاردن کە کراوە هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان بووە ئەم هەڵبژاردنە سیستەمەکەی ڕاستە نوێنەرایەتی ڕێژەیی بووە و لیستی نیمچەکراوە بووە واتە دەنگدەر هەم دەنگی یاوە بە لیست لە قۆناغی یەکەمە و دوای ئەوە بۆشی هەبووە لە ناو لیستەکەیە دەنگ بات بە یەکێک لەو کاندیدانەی کە لەو لیستایە خوازراوی ئەوە بەڵام جیاوازیەکی هەیە ئەویشەوەیە کە لەوێ کار بە دابشکردنی کۆی دەنگە دروستەکان لە زۆرەوە ئاهاتە خوارێ بۆ دیاریکردنی کورسەکانیان بەڵام لێرەیە ئێمە کۆی دەنگی دروستی هێز و لایەنە سیاسەکان وەکو قۆناغی یەکەم ڕیسپەر ئەەکەین واتە لە زۆرترینەوە بۆ کەمترینیان پاشان خشتەکەی تایتڵەکەی سەرەوەمان ئەبێت کە بەو شێوەیە دایئەنین لە قۆناغی یەکەمە کۆی ئەم دەنگە دروستانە دابەشی 1.7 یەکەین جیاوازیە گەورەکە ئالێرایە دابەشی 1.7 یەکەین پاشان دابەشی 3 یەکەین و دابەشی 5 یەکەین و دابەشی 9 یەکەین دابەشی ژمارە تاکەکان یەکەین تا کۆی کورسەکانی ئەو بازنەی هەڵبژاردنە بڕە بێتەوە ڕوونتر بیلێن زیاتر بچینە ناو نمونەیەکی عەمەلیەوە پارێزگای هەولێر بە نمونە وەرەگرین دوایین هەڵبژاردن کە کراوە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانە بۆ خولی شەشەم لە 20 ئۆکتۆبەری ساڵی 2024 بێگومان ئێمە بۆ ئەوەی ئەم هاوکێشەیە حەلکەین یان بۆ ئەوەی بگەینە ئەنجامی ئەوەی کە بۆ لە بەرژەوەندی هێز و لایەنە سیاسیانە نییە کە دەنجیان کەمە با نمونەی ئەو هەڵبژاردنە وەرگرین لەو هەڵبژاردنە من حەو هێزی سیاسیم خستۆتە ڕووکە لە پارێزگای هەولێر لە بازنەی هەولێر بێگومان هەمان باز نەبووە واتە لە هەرێمی کوردستانیش ئەو کاتە بۆ پەرلەمانی کوردستانیش 4 بازنە بۆ لە بری 3 بازنە واتە بۆ پارێزگای هەولێرم هێناوە بۆی کە ئەو گۆڕانکاریە توش ڕوبەڕووی نەبینەوە کە لە سلێمانی لەگەڵ هەڵەبجایە یا جیایە ئەو ڕوبەڕووی بینەوە تەبیعی لە پارێزگای هەولێر پارتی دیموکراتی کوردستان کۆی دەنگە دروستەکانی 347,787 دەنگە ئەگەر لەگەڵ ما بن بابین ئەمە دابەشی 1.7 دابەشی 1.7 یەکەین ژمارەیەکمان بۆ دەرەچێت و دوای ئەوە یەکێتی نیشتیمانی کوردستان 111,102 دەنگی بەدەستێناوە بە هەمان شێوە دابەشی 1.7 یەکەین هێزی سێم کە هێزینەوەی نوێیە لەو پارێزگایە لە بازنەی پارێزگای هەولێر 104,222 دەنگی بەدەستێناوە ئەمیش بە هەمان شێوە دابەشی 1.7 یەکەین و لە دوای ئەو یەکگرتووی ئیسلامیەت کە 24,178 دەنگی بەدەستێناوە بە هەمان شێوە دابەشی 1.7 یەکەین و کۆمەڵی دادگەری دێت دوای ئەو 20,265 دەنگی بەدەستێناوە بێگومان ئەمیش دابەشی 1.7 یەکەین و دوای ئەوە ڕەوتی هەڵوێست کە 16,871 دەنگی بەدەستێناوە و بەرەیگەل 9,777 دەنگی بەدەستێناوە ئەگەر ئێمە کاتێک کە هاتین دابەشی 1.7 مان کرد مەسەلە بۆ پارتی ژمارەکە کاتە چەندە کاتە 204,580 ئەوە پارتی لە قۆناغی یەکەمە کورسی یەکەمی برد لە دوای ئەو هاتوین یەکێتیش بە هەمان شێوە ئەکاتە 65,347 یەکێتیش کورسێکی خۆی برد بێگومان ئەمە بەم شێوەیە ڕیس ئەەکەین هەتاوەکو چیمان بۆ دەرەچێت هەتاوەکو کۆی ئەو دەنگانەی کە هاتووە ئالێرە ئێمە
باسمان کردەوە خسومانەتە ڕوو لە پارتی دموکراتی کوردستان لە یەکێتی نیشیمانی لە جوڵانەوەی نەوەی نوێ لە یەکگرتووی ئیسلامی لە کۆمەڵی دادگەری لە ڕەوتی هەڵوێست لە بەرەیکرد بێگومان کە کاتێک کە ئەمانەمان کردووە ئەم خشتەیە بە هەمان شێوەکەین لە 1.7 بۆ 3 دوایی ئەو ژمارە هەر ئەو ژمارەیە ینی ژمارە یەکەمیان ژمارە یەکەم کە هاتووە بنمونە پارتی 340,000ەکەی جارێک دابش 1.7ەکەی ژمارەیەکمان بۆ دەرەچێ ئەینووسین لە خشتەکەیە دوای ئەوە دابشی سەیەکەین ژمارەیەکی کەمان بۆ دەرەچێت کە لە دابشکردنی سێ 150,929 دەنگ دەرەچێت ئەم هاوکێشەیە ئەم ئەمەلیە بەم شێوە بەردەوامە بی تا چەند تا دابشی سەیەکەین پێنجەکەین حوتێکەین نۆیەکەین یانزەیەکەین سیانزەیەکەین بێگومان تاوەکو 90 و ئەو ژمارە تاکانە دوای ئەوە چیمان یعنی تا ئەمە سفرە بێتەوە بێگومان ئەم ژمارانەمان ئاوا بۆ دەرئەچێت یین ڕیزبەندەکەین لە گەورەوە پیاوی نەخوارەوانێ بێگومان سەیرەکەی لە پارێزگایکی وەک پارێزگای هەولێرە پارتی کورسی یەکەمی بردووە دووەمی بردووە سێمی بردووە چوارەمی بردووە پێنجەمی بردووە شەشەمی بردووە حوتەمی بردووە هەشتەمی بردووە نۆی بردووە لە نۆیەمینیانە چی بووە 18,304 بێگومان ئەوە یەکێتی پێش ئەوەکە ئیمکانی تایە مەسەلا 20,458 ئەوە یەکێتی لە پێش ئەوەیە جارێ ئەنج ئەو سلێک ئەو کورسێکە ئابات لە پێش 23,166 30,000ەکە یەکێتی بات واتە بۆ ئەوەی ژمارەی کورسەکانمان بۆ دەربچێت ئێمە کاتێک کە ئەم دابشکاریانەمان کرد ژمارەکان ئەڕۆین لە زۆرەوە پیاوی نەخوارەوانێ لەکووا ئەو هێزە سیاسی یەکەم کە پارتیە ژمارەکەی بوو بە 20,000 لە خوار ئەوەوە 20,001 دەنگ هەبێت کورسەکە ئەچێ بۆ ئەو بێگومان دوای ئەوە دوای پارتی یەکێتی کاتێک کە دابشمان کردووە لە قۆناغی یەکەما دابشی 1.7ەکەمان کردووە 65,000 قۆناغی یەکەمێتی دوای 37,000 دوای 22,000 پاشان بۆ جوڵانەوەی نەوەی نوێ کە وەکوتم 104,000 دەنگی هێناوە لە قۆناغی یەکەما دابشەکەین 61,000مان بۆ دەرەچێت لە قۆناغی دووەما دابشی سەیەکەین 34,000 لە قۆناغی سێما دابشی پێنجەکەین 20,844 دەنگمان بۆ دەرەچێت ئەگەر دیقەت بن لە کۆی کورسەکانی پارێزگای هەولێر پارتی 9 کورسی بردووە یەکێتی 3 کورسی بردووە نەوەی نوێ 3 کورسی بردووە دیقەت بین بۆ ژمارەکانی دوای ئەوە کە یەکەمین هێز لە دوای ئەوان کوێیەت یەکگرتووی ئیسلامیەت یەکگرتووی ئیسلامی کوردستان 24,176 دەنگی هێناوە بەڵام سەیرەکەی لە قۆناغی یەکەما کە دابش کراوە هەر دابش 1.7 کراوە 14,222 دەنگەکە بێگومان ژمارەکەی یەکێتی لەو زیاترە ئەمە ئەم دەنگە سوتاو نەیتوانی بگاتە ئاسی کورسیەک کۆمەڵی دادگەری 20,265 دەنگی هێناوە لەو پارێزگایە کۆی پارێزگاکە و سنووری بازنەکەیشی هەمان ئەو سنوورەیە کە ئێستا بۆ ئەم هەڵبژاردنەکاری پێکرێت وە ڕەوتی هەڵوێست ئەگەر دیقەت بین لە ڕەوتی هەڵوێست 16,000 دەنگی هێناوە بەرەی گەل 9,000 دەنگی هێناوە سەیرەکەین ئەمانە هیچیان ناگاتە ئاستی کورسیەک کورسیەکەی 15 کورسیەکەی پارێزگای هەولێر بەو شێوە پڕ بۆ کە وەکو باسم کرد 9 کورسی بۆ پارتی 3 کورسی بۆ یەکێتی 3 کورسی بۆ جوڵانەوەی نەوەی نوێ بێگومان ئەم خشتەیە بۆ هەر یەکە لە پارێزگاکانی تریش بە هەمان شێوە وجودی هەیە واتە ئەگەر ئێمە بین پارێزگایکی وەکو پارێزگای سلێمانی وەرگین یاخود زیاتر لەوەش پارێزگایکی وەکو پارێزگای کەرکووک وەرگین واتە ئێمە بپەڕینەوە بۆ سەر ئەوەی کە بازنەی پارێزگای کەرکووک وەربگرین بۆ ئەوەی کە زیاتر خزمەتمان بکات
تەبیعی پارێزگای کەرکووک وەکو باسنەیەکی هەڵبژاردن لە هەرێمی کوردستانە یان ببورن لەسەر ئاستی عێراقا مامەڵەی لەگەڵاکرێت. ئەمیش بۆ خۆی کێبرچێ نەتەوەییەکە و کێبرچێ قەومەکە لەم پارێزگایە بەهێزە. بێگومان ئەگەر ئێمە بێت و نەتوانین مامەڵەیەکی ورد و مامەڵەیەکی دەقیق لەگەڵ ئەم بازنانە یان لەگەڵ کۆی پرۆسەی هەڵبژاردنەکەیە بکەین ئەوە بێگومان تووشی کۆمەڵێک گرفت و دەردەشە یاخۆت دروستتر و ڕاسترە بڵین تووشی لە دەستدانی کۆمەڵێک دەنگەبی. بنمونە ئێستا ئێمە بین پارێزگای کەرکووک کەوتم پارێزگای کەرکووک وەرگرین لە کەرکووکە لە دوایین هەڵبژاردنە کە کرا هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان بوو کە لە 12 ساڵی 2023 ئەم هەڵبژاردنە بەڕێوەچوو بۆ ئەنجومەنی پارێزگاکان. ڕاستە ئەگەر پرسیاری ئەوە بکرێت هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان ژمارەی کورسەکانیان جیاوازترا، ڕەنگە خەڵکێک خواست و داواکاری و بیرکردنەوەی بۆ ئەنجومەنە محەلەکان شتێکی تر بێت بەتایبەت لە عێراقا کە لە دوای ئەوەی لە ساڵانی 2019 و خۆپشاندانەکانی تشرین و لە ڕابردووشە تا ڕادێک ئەنجومەنی پارێزگاکان نمونەیەکی جوانی خەدەمات و خزمەتگوزاریان نەخست بۆ ڕوو و تا ڕادەیەکیش من بۆ خۆم بۆ چوونم ئەوە بوو کە خەتێکی سیاسی گەورە لەسەر ناشرینکردنی ئەنجومەنی پارێزگاکان هەبوو وەکو کەناڵێکی لامەرکەزی ئیداری و مالی و هەتاوەکو دوایی تا ڕادێک وەچیان یعنی ناشرین کرابوو بێگومان تاوەکو ساڵی 2023 کە ئەوانە هەر سەر کرابوون بەڵام لە 2023 هەڵبژاردنیان بۆ کرا تێگەم لەوەی کە ڕەنگە مەسەلە هاوڵاتی و دەنگدەرێک بڵێ من خواستمە دەنگ بم بۆ ئەنجومەنی نوێژرانی عێراق بەس خواستم نییە بۆ ئەنجومەنی پارێزگاکان لەوانێ بێگومان ئەمانە تێئەکەوێ بەڵام ئەمانە لەسەر ئاستی ڕێژەیەکی کەمە دوجار لەسەر ئاستی ڕێژە گەورەکە هەر هەڵبژاردنە و ئێمە ناتوانین پەنای بۆ نەبین ئەو ژمارانەی کە لە بەردەسمانە. تەبیعی پارێزگای کەرکووک ماوەرگرتووە لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان هاوپەیمانێتیەکە بوو کە بە ناوی کەرکووک قوت ناوە ئیرادەت نابێگومانم هاوپەیمانێتیە یەکێتی نیشتیمانی کوردستان و حزبی شووعی ئەو دوو هێزە سەرەکیە بوون و تحالفی عروبە هەبوو عەرەبی هەبوو لە کەرکووک و جەبهەی تورکمانی هەبوو و قیادە هەبوو و پارتی دیموکراتی کوردستانیش بە سربەخۆ بەشداری کرد و بێجگەلەوەی کەمە تحالفی عروبە هەبوو و نەوەی نوێ هەبوو کەرکووکنا هەبوو تحالفی معالم کەرکووک و حرەکەی بابلۆن و هەریەکە لەمانە بێگومان ئەمانە تا ڕادەیەک ئەتوانی بڵێ کە هەریەکەیان بەپی خۆی دەنجیان هێنا بەڵام با من بێم ئەنجامەکان وەرگرم. تەبیعی ئێمە بەلیستی جیا بەشداریمان کرد ئەگەر
کە قەتع بووە ببوورە بەسەر چاو. قسەکانم چڕ ئەەکەمەوە ئەگەر پارێزگای کەرکوب وەرگری ئەگەر کورد بە لیستێکی جیا لەو پارێزگایە بەشداری بکە 5 کورسی مسۆگەرەکە و ئەگەر بێت و لەگەڵ پێگاتەکانی تر بتوانێت جۆرێک لە هاوپەیمانێتی بکات لەم پارێزگایە ئەوە هێزە کوردەکانە توانن 6 کورسی بێن و ئەگەری کێبڕکێی بەدەستێنانی کورسی حوتەمیش واریدە. کۆی گشتی مەسەلە لە پارێزگای نینەوە ئەگەر کورد بەجیا بەشداری بکات و بە تایبەت پارتی بەلیستی جیاکە لە هەڵبژاردنەکانە زۆر جا لەو پارێزگایە بەشداری کردووە بێگومان ئەوە جارێکی تر لەو پارێزگا توانێت 5 کورسی بەدەست بێنێ و ئەگەر بێت و کورد دەنگ بەیەک لیست لەو پارێزگایە بەشدار بێت ئەوە ئەتوانێت ڕێژەی کورسەکانی بەرز بکاتەوانێ بۆ 7 کورسی ئەمە لەو پارێزگای و پارێزگایکی دیکەمان هەیە کە پارێزگای ناوچەی جێناکۆکە بێگومان پارێزگای دیالێ ئەمیش بە هەمان شێوە لە حاڵەتی بەجیا بەشداریکردنی هێز و لایەنە سیاسیەکانە 1 کورسی بۆ کورد مسۆگەرە بێت و ئەگەر بێت و ئەنجامی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان وەربگرین بەڵام ئەگەر بێت و ئەم پارێزگایش کە باسم کرد کە پارێزگای دیالێ ئەگەر کورد بە یەک لیست بەشداری بکاتەوە ئەتوانێت تا ڕادەیەک 2 کورسی لەو پارێزگایش مسۆگەر بکات و پارێزگای سەلاحەدین دوایین پارێزگایەکە وەکو نمونە باسی کەم لە 4مین پارێزگای ناوچەی جێناکۆ گەمیش ئەگەر بێت و بتوانرێت بە یەک لیست هەبێت هێزە کوردەکان ئەوە ئەتوانێت کێبڕکێی بەدەستێنانی 1 بۆ 2 کورسی بکات. ئەوەی کە لە ئەنجام بۆمان دەرئەچێت ئەوەیە کە ئێمە لە پارێزگان ناوچە جێناکۆکەکان کە کۆی کورسەکانی وەکو باسم کرد لە مووسڵ سیویەکە لە کەرکوب 12 لە دیالە 14 لە سەلاحەدین 12 کۆی گشتیان 69 کورسیە. ئەگەر هەرێمی کوردستان بە یەک لیست لە کۆی هەر 4 پارێزگاکە بەشداری بکات ئەوە 7 بۆ 18 کورسی ئەتوانێت کێبڕکێی لەسەر بکات و خراپترین حاڵەتیان 11 بۆ 12 کورسی بەدەستێنێت. بۆیە لە ڕاستیە لە ئەنجامە ئەمەوێت ئەوە بڵێ بێگومان لە حاڵەتی دابەشبوونی دەنگەکان یان بەجیا دابەشبوونی ئەو هێزانەی کە هێزێکن هەتاوەکو ئاستی 20,000 دەنگیشیان هەیە لە بازنەیەکی هەڵبژاردنە بەپێی ئەو ئەنجامانە ناتوانرێت کورسی بەدەست بهێنرێت. باشترین نمونەی پارێزگای هەولێرە کە باسم کرد 20,000 دەنگیشی هێنا و نەشی توانیوە کورسی بەدەست بهێنرێت. بۆیە لە ڕاستیە ئەمە ئەم سیستەمە پاڵنەری ئەوەیە کە ئەو هێزانەی دەنگیان لە ئاستی بازنەیەکە ناگاتە 20,000